لەگەرمیان و هاتنێمە چەند برادێکین بەڕاستی ئاوینە هەوارێکی خۆشە جەوەکەی فێنکە دەرەجە حراری لە ئێمە زۆر گەرمە بۆی ڕوومان کردووە لەم هاوینەوارە. كركواتين بو احمد داوا بو سليماني طبعا احمد داوا سليماني قال يا خوشا خوم برادر كان مجموعه برادرياتين بو احمد داوت ما جوي بقوري جو ما نقوري والله بس توزي قلب بالغ ولا السيطره وما قينا السيطره ما رد دواي داريم كردستان كم باكم لسيطره سليماني او قلب بالغ نميلي زور خوش وقنجان وبرادر ملا ماكد نقول برادر ملا ماكد لنا او خوش خومان در کرو جگه خومان گرد و عیمانیه الحمدلله. اوا قسطن گفتن الکیشکه یا زبان دو مرحله یکو پیشمرگی دل مانج قانینا پیشانگه دانو بار پترافین دور بروری بالانا لما حتی باکور کردستان جی مبخوا گرتی یا چندین وینال باکور کردستان نو دیسان دور دی دو که جدا اوا مجبیات وی دمیدا ام و پیشانگه انجام بدهیم جبر کو اوه نخوشی کرونا پیچک ملل با خلکه کی چه کریا و اومد ویا ام وی چارچوبای پیچک در کوینو چورونی به همه چی نمیاد ببینه بریم چه بینه تو واقعا چه گینه خوری اكيد وين قلتن هنرك جهانيه برفر هيا جبر هندما افين بو اخو ولات خواه بو پیشانگه که فوتوگرافی تایبتی دور کانیماس وکین یا وینت سروشتی بیتن سروشت دور کردستان باکور باشور یا یعنی بشکل که عام بیجین سروشت کردستان کنیش خلقه که دی بدین Музей. И, конечно же, один из залов рассказывает об этом великом ученом и также о его теории эволюции. Создал наш музей тогда профессор, преподаватель высших женских курсов Александр Федорович Коц. Сначала он принес в музей свою личную коллекцию, а затем эта коллекция переросла в такой огромный музей, в котором сейчас насчитывается более 400 тысяч экспонатов. Меня зовут Кирилл, пришли мы сюда впервые со своей девушкой. Было интересно посмотреть на экспонаты, которые здесь представлены. Очень удивились, когда увидели столько всего здесь разнообразного. И к тому же здесь настолько это все детально передано, что очень все прекрасно сделано на самом деле. Начиная с древнейших времен и до наших дней. И больше всего понравилось то, что не просто, грубо говоря, здесь стоят экспонаты, но также при этом здесь можно узнать, почему именно так все происходит.